الله الله لو دنگا اي رحمن لقورت هات رحمن لقوري دايكو باوكي كتويان دروس من بيو دنگامرم ويبعام شرق ويان دبرده وكم في الشوبايا بخوا دەبینی ئەوە ژیانی منە بمرم بۆ ئەو ژیانە تۆ تیای ئەرمێ بۆچی واکان پیرە مێردا قڵەپاوە ئاخە کە دیار نیم تەلەفۆن جواب نادەمەوە گلەیم لێ دەکەن ئەمە نەوەس ئەیدا چۆن تەلەفۆنم جۆ لێ بێ ئەلان لێرە دەنگی تۆم جۆ لێ نییە وی کاڵێ ئەو نەم تەلەفۆن بۆ کردی وەڵا گلەیم لێ کردی بەڵام ئێستا حاڵی تۆم دی وی شابە حاڵێ ئەڕۆم تحملم نەمامێ نە بەخوای ناڕۆی تازەوەندە دڵم بە تۆ خۆشهات و کەمێک دەردە دڵ دەگەڵ تۆ بکەم ئەلان هەلی دەکەم بەهار کچم بچۆ بە ما باپیرەی بڵە دەنگی ئەو گۆرانەی کەسکە ئەو میوانەمان مەشکی سەری تو هەڵە کچی من دەزانی چیا هەر چەند دەڵێن هیچ جۆران ناگرێنا هیچ جۆمان پێ نادا باپیرە کزێکە کێس دەرێم کزێکە کێس برزي كم؟ نا کزێکە ايه هو برزم كم نا تۆ شێتم دەکەی ايه من الشيتي توم كتا جوانا كم کچم ئەتۆ بە باپیرەت کو دەنگی کەسکایە دەنگی زیادکە تێناگە تێناگە من گلەیم لێ نەکەی ها ئەوە منە ڕۆبووی بێشتم چۆ وی مێشکم تۆ ها؟ مێشکم تۆ چيشو چی چێ دەڵێم مێشکم تو مێشک سبري جيه سەبریتی ئەستە سەر پێ والله خوش السروكي سەر و پێی ئەی خوایە ڕەبی بمری باشە آمين بمری بێ چ ئامین بمری قدري قەدریتی قەدریتی يا باشا كشي من ميواني هاتو بيبا تايب كرسة من نامي تقول وتالا باوش معي شێتت کردم شێت ماما شێتت کردم دەنگ دەڵە منە ڕاستە دەنگی تۆ داوڵێت باوكم بشرف مهستي انا قشتو ئالۆ لێچۆ دابێ زەحمەت زوو دێوە و شۆ زوو شێت بۆم شێت دەگەڵ ئەو بابەت وەرە ئەو بابەت کۆکە و مێشکم چوو چی جۆت لێ نییە بۆ جۆت لێ نییە دەزانی بۆ جۆت لێ نییە ئادۆ ڕاگرا فەرموو دەنگی تەنزیلی بابتە بابت مێشکم چۆ کەماوە دیران بن وەرە کۆیکەوە ئەرێ قسێکی بکە ماڵت نەشێوێ دەڵێ زمانت نییە باشە ئەرێ بابا يوروك بابا کەبابی چێ اي شي كلا بابا کوڕە کەلەبابی چای هاوار کەلەبابی چێ انا زمطولتي دبابا دەبا ڕاوەستەڕا تێ ناگەتە ئەوەی نەکوژێنمەوە کوڕە بابا بەسە بەس کوڕە بکە لە ڕای ئەو خوایێ والله جێژ بووین والله مردین ئەمات کۆش بس بيسفت دولة أولاد بخير ولا والله بخير دكا عمر النمينيت باشا إن شاء الله لجاتي تو بزنيكم هبوايا أها الرزي تۆم پێوە بووم دەگەڵ ئەو پیاوەی ئەخەو تەنزیلی بۆ زۆر دەکەی نای دەرکێ بکەوە کتم ڕاستە بزانم کلیلم پێیە خوا ناشی کوژێ
ئەوە خێرە کاڵێ خان باشی برام زۆر سپاس خێرە وڵی هەرچەند لە دەرگای دەدەم کلیلیشم بەدەماوە خەزورم دەرکەی ناکاتەوە دەنگی تەنزیلی ئەوەندە زۆر کردویسی جۆلێنە دەخەمە نەبێ سە حەمەجیان لە سەربان و نێرم حەمە وەرە کوڕم دەوەرە زای چی بکە ماڵی کاڵێخان دەرگاکەیان داخراوە لە سەربانەوە خۆ هەڵە و دەرگاکەیان بۆ بکەرەوە باشە بە ساقە بم دەبڕدی ئافەرم حەمە دەستت خۆش بخوات چاکەت بۆ بکە دەوەرە کچم بزانین بۆ من نەکاتەوە کاڵێخان خەمە نەبێ ئێستا حەمەجیان دەرگاکە و بۆ کاتەوە دەستەکانت خۆش ببرام ئەڵێ حاجی لە ماڵ نییە وڵا حاجی لە ماڵە بەڵام ئەو تەنزیلی ئەوەندە زۆر دەکات دەنگی دەرگای جۆلێنێ کلیلیشم بەدەماوە ئەی باشە بۆ نایبن بۆ دکتۆری عیلاجی بکەن وەڵی تت پێ بڵم برام هەرچەند پێی دەڵێن دەڵێ من بێزارم لە دکتور نایە دەگەڵمان بسم الله الرحمن الرحيم ماوە باشی دز لە ماڵەکەی منە دزنیمە نێ هاتیمە دەرکەیکەمەوە کوڕ ڕێبواری مەیزیرانتان دز چیەکە لە ماڵەکەی منە وەرە خوارەوە دەست کوڕی نیمە لە وڵات دزنیمە مامە وڵات دزنیمە مامە وڵات دزنیمە ڕانەکەی ئەی دز وڵات دزنیمە دەرکەی دەکەمەوە ڕانەکەی قسەم بۆ کرد وەرە با ئەوە بواکەی کورە دزی چی جیرانە جیران قەیران کورەوە کوڕی منە کوڕی من دزی لە تۆش کردووە دزی چی دەرگای نەکەیەوە جیران هاتۆ بم بکاتەوە بڕۆ ژوورە حیایمەت بر لەو مەحەلەی ئەی دزەکە دزنی بڕۆ کاکە بڕۆ جیرانە دەرگای بە خودمەوە کاکە ببوورە دەستەکان خۆش بێ دەڵێم ئەبۆ ئەوە ئەلانەوە پێت دەڵێم یا ئەوەیە خانوویەک بۆ من دەگری یا من هیچی تر دەگەڵ تۆ لەگەڵ بابت لەو ماڵی ناژیم چه بابە دانیشە خانی چه حالی چه باو زروفەی خانی بە من دەگیرێ کەیفی خۆتە ئەوە مشکلی من نیە مشکلی تۆیە یا ڕەبی خوایە ئەو بابەم لۆ خۆت ببەیەوە یا ڕەبی خوایە ئەو بابەم لۆ خۆت بەیەوە بێ ئەمنیش لۆ خۆم بحەسێمەوە ئەو سێ ساڵە دوعاە دەکەی هیچیشی لێ نایە دەڵێ پشی لێ حەوت ڕوحە بەسە بەس ئەو کە بەخۆم حەلی لەگە دەکەم حەلەکی لەگە دەکەم دانیشەدا ئێلادی کە دەی بەسە ئەبەت کوش بێزار بووین بەسە بڕۆ دکتۆری دکتۆر بڕۆ دکتۆری بڕۆ دکتۆر لە دانای دنیا ئامە شگە بم ماڵی سپی بۆ ڕۆژی ڕۆژ چم عیلاجێکی خۆی پێ بکەم پێم باشتر ئەخۆ یا ئەڵڵا ئەمن هەر نازانم لە سەرم سوڕماوە دەزانی دەڵێم ئەبۆ خێرە دوو سێ ڕۆژە بابت دەنگی نییە ڕەنگی نییە تەنزیل هەڵ ناکە ئیسعاجمان ناکە سیر نییە کچێ سەیری چ بابە ئەوە من تەمبێم کرد تەمبێ زانی کوچاوم لێ سۆر کردەوە وەم لێ کرد ئێستا ناتوانین تەماشام بکە بەڕاستی بابەکەنیە لە بۆ من بوویتە ئای بوهار باوەڕ کە لە دەرێژیە خەڵک دەرێ ئەوە چێ بابت وەڵڵا بێزار بووین چاکو چۆنی لەگە دەکەین هەرەوە لەگە گۆرانی خۆی مشغوڵە لە پێشە خۆی گۆرانی دەرێ نامرێ نامرێ چێ دەمری چێوە دەچی باوەڕکە نییە ئامەد چەند بچمە دەرێ دەچمە سەر ئەوەی قبری سەید و مەرقەدان بەس دوعای دەکەم دەڵێم یا ڕەبی خوایە ئەو لە کۆ بکەوە یا ڕەبی خوایە ئەو بابەم لۆ خۆت ببەیەوە کەلکی دەفرسی نییە ئیشاڵڵە دەمری وەچی مرد ئەو زەم دەتودا حسینەوە ئەو خانێش دەبتە میران دۆ من باوەڕکە لەو خانێ نییە لە پارەی خانەی یەک فرسیشی لۆ ناکەمە خێر تێگەیشتی ئەو وەختی ئیسراحەت دەکەین تەواو ئابۆ گیان ئەو بابەی تۆ قەبریمە هەڵدەقەنێت دەفنیشمان دەکات لەوێشمان داوێتی لێنە کچێ ئیشاڵڵە نییە مەرجی دەبینی نییە تازەشی لۆ دانانێن ئەوە چه تازە لۆ وەڵڵا بالله تا حەیاڵ ناموسم بچووە پێوە باشە زەڵام ئەتو جێت نییە دەبڕێک احترامی بەرامبەر بوو لە خۆی احترامیش نازانێت
هتورا سلام عمرت جيش بيتا او روجي احترام نزاني بس باور كذا مو باجني قرار دايا عقد سوليتوا درس شو هاي دمي تنبيدكم سەردێری هەواڵەکانتان پێشکەشەکەین برایەک براکەی خۆی دەکوژێت دوو عشیرە لەسەر زەوی وزار دەبێتە شەڕیان لە کامدا 6 کەس دەکوژرێن و 10 کەس بریندار دەبن زاوایەک خەزوری خۆی دەکوژێت 3 گەنجی کورد لە دەریا ئیجە داخنکان برایەک خوشکەکەی خۆی دەکوژێت باوکە هەرگیزێت نابورم من شەڕەفی تۆ بووم کەچی لە پێناو حەشیش و تریاک منت کرد بە سۆزانی لێت نابورم باوکە لێت نابورم من ناوێرم دەنگ و سەدای غەریبە ماڵ وێرانی خۆمەڵین لە ترسی بەژنەکە بڵند و چاوێ بەڵک ببیتەوە مەترس و هاوار و غاب لە تایەمان